سڵاتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. دەوەرەی ئەم جارەمان باز لە حاڵەتی گەشتبینیەکەین، بزانین ئایا مرۆڤی کورد تا چەند گەشتبینە بە ژیانی خۆی، ئەو جەنجاڵیانی کە لە ژیانە ئێستا هاتوۆتە پێش، تا چەند کاریگەری کردو سەر هاوڵاتیان لەسەر ئەوەی کە گەشتبینی لەدەست بن. ئەمان و چەند پرسیارێکتر لە هاوڵاتیانەکەین لەسەر گەشتبینی، بزانین چیمان پێڵێن لەگەڵمانە بن. دەمێت هەیە بە ژیانی خۆتۆ؟ من گەشتبینم. ئەوێ گەشتبین نا هیچ گەشتبینیەک نە لەبەرەوەی ئەزێنە عەدالەتێکە عەدالەت بێ هەموو کەس ژیانی خۆشە بێت. ئەوەی کە زۆر ناخۆشە و شخصی من بێتاقەتەکە ئەمڕۆ لە دوێنێ خراپتر وەختی خۆشی لەوانەیە لە ئەو بێشکەی کە بۆیان نام هەر بەکرێ نابێت. گەنجەکان ئەمەلیان پێنەوە بووە تەماڵ. وەکو شخصی خۆم ئەتوانم بڵێم سایاسەنیم، بەڵام بەعام ئەگەر باسی گەنجی کورد بکەیت نا هیچ گەشتبینیەک نە لەبەرەوەی تۆ کاتێک گەشتبینی کە کۆمەڵێک ئاواتە هەبێ بزانی ئاواتەکانی هێتە دی ئامانجێک هەیە ئامانجەکەوێتە دی ئەم ئامانجەش گەنج بۆ نمونە من ئایلەکەم ئەتوانێت پشتم بگرێت، بەڵام گەنجی کورد بەعام ئەبێ حکوومەت پشتی بگرێت، حکوومەتێک ڕێکخراوێک شتێک پشتی بگرێت. بۆ نمونە تۆ من ئەمەوێت ئیشێ بکەم دەسەڵاتم نیە و توانام نییە، ڕێکخراوێک یا حکوومەت پشگیریم بکات. ئەمە متمانەدانە بە گەنج و گەشتبینی لە گەنجەکە ئابینیت، بەڵام کە تۆ شتێک لەم بابەتە نەبێت مانایوایەتە تۆ هیچ ئەمەلێکی نییە. تۆ حکوومەت بە هۆکارەزانی بۆ ئەوی گەنجی ئێستا ئومێد و گەشتبینی بە ژیانی خۆی نەبێت؟ ئەی تەبان تۆ شتەکە بچووکەرە بۆ عایلەیەک گەنجێک لە عایلەیەکە ئەوێ پرۆسی بۆ منە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بات، باوکی پشتی ئەگرێت، ئەمە گەشتبینێکی پێ ئەیات. بەڵام تۆ باسی ئەگەر هەموو گەنجی هەرێم بکەیت کەواتە حکوومەت ئەی با حکوومەت باوکی میلەت نییە، ئەی حکوومەت باوکی گەنج نییە، ئەی بە تەئەکیدی حکوومەت لەمایە خەتابارە. اینجا حکوومەت کووە حکوومەتمانەیە؟ باس ئەمە وەکو حکوومەت کە باسە کرد خەتابارە، ئەی خودی گەنجەکەی خۆمان تا چەند تاوانبار؟ ئەخر گەنجەکە برای بەڕێزەکەم کە تۆ هیچێک دامە نەکات و بژیری نەکات چی تاوانباری چی؟ هیچ ئەمەلەکەی نییە، تۆ هیچ ئەمەلێکی نییە لە ژیاندا. بەڵام نمونەیشمان هەیە سەرکەوتووە لە ژیانی تایبەت لە هەزارە یەکی تایبەتە و لەوانەیە ئەو وەکو من و تۆ و هەر کەسێکی تر کە کۆمەڵێک کەم و کورتی نەبێت پرۆژەیە و پرۆژەکەی چێتە شوێنی خۆی و بەردەستە بێت. چۆن چارەسەرەکری ئەم حاڵەتە حکوومەت دامی ئەمە ناکات با بڵێن گەنج بەعام لەو لایشەوە خەونمان هەیە ئاواتمان هەیە، چۆن بتوانین وەکو کەسێکی گەشتبین لە ژیانی خۆمانە بژین لە کاتێکە حکوومەت دامیشوی ناکات؟ هیچ حالێک نییە خۆت هەر ئاوا ژیان بەسەرە بینەوە تا کۆتە؟ وەڵا هەر ئاوە عینە حساب ئەترەرەوەیە مەمرە بژیە چارەسەر چییە؟ با ڕێکخراوە بێ 100 گەنج کۆ کاتەوە بۆ نمونە تۆ دامەنیشە هەر بەیان دەرکەیت 100 گەنج کۆ کاتەوە تۆ چی بزانێت چی بەهرە و چی توانایەکە هەیە لە نووسینە، هەیە لە وێنە کێشانە، هەیە لە بازرگانیە، هەیە لە نەخشە سازی، هەرێکی و ئینێکی هەیە بەهرەیەکی هەیە هەرێکی و بخەرەسەر بەهرەی خۆی هیچ کەم کورتێک نامێن. ئەو کاتە تۆ ئومێدەی بە گەنجەکەش هەم ئومێدەی بە گەنجەکە هەم وڵات ئاوادانە بێت و وڵاتیش پێشەکەێت. مامۆستا تا چەند گەشتبینی بە ژیانی خۆت؟ وڵا هەموو کەس بە پێی ڕادەیەکی دیاریکرا و گەشتبینەوە پێی ژیانی خۆی، بەڵام دیارە لە ژینگەی هەرێمی کوردستان کۆمەڵێک لە مسەبیبەیەکەوە خەڵک بە شێوازێک لە شێوازەکان ڕەشبین بێ نەگەشتبین بێ. باشە گەنجی خۆمان گەنجی کورد وەکو باسە کرد بەام بۆچی ئاسی گەشتبینی زۆر لاواز بوو؟ لەبەرەوەی یەکەم شت دەگەڕێتەوە بۆ سیستەمی تەربیە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵە کێشە و مەشاکلی بە دواخێناوە کە ناتوانێت وەڵامی ئەو داواکاریانە باتەوە کە لە واقعی گەنجی هەرێمی کوردستانە هەیە، ئەوە کێشەیەکی سەرەکێت. دووە ئەوەش گەنجیش بە شێوازێک لە شێوازەکان خۆیاوەتە کۆمەڵێک شتی دیاریکراو کە حکوومەت پێویستە بیرێکیان لێ بکاتەوە کۆمەڵێک پرۆژە و مەشارعی تایبەتمەند بە گەنجان هەبێ بۆی بتوانن خۆشبەخت و ئاسوبن و بتوانن ئەو شتانی کە هەیەە بگەین. مامۆستا ئەی خودی گەنجەکەی خۆمان بۆ خۆی تا چەند تاوانبارە تا چەند هۆکار بۆ ئەوی ژیانی ڕۆژبینانە ببینێ بۆی چارەسەری کێشەکان نەبینێ
بێگومان خود یەکێکە لە هەرێ سەرەکیەکانی خۆت کە دەبێت پەروەردە بە خود بێواتە گەنجەکانی خۆیان جوزئێکی ئەگەڕێتەوە بۆ خودی خۆی لە پەروەردەکردنی خۆیان لە خوێندنەوەی خۆیان لە ئایندەی خۆی ببینێ خۆی چالاک بێ نەشاد بێ لەو باگراوەندێکەوە خۆی هەیەی بێتە دەرەوە بە شێوازێک لە شێوازەکان بخوێنێتەوە ئەو خولیاو هەدەفانەی کە هەیەی بێوێ بۆی کۆمەڵێک ئامانجی هەبێ بتوانێت بە ئامانجەکانی بگات دوولایەنە لایەنێک سیستەمە لایەنێک خودی گەنجەکە بێگومان ئەو هەو دوو سیستەمە هەماهنگن ئەگەر ئەو دوو سیستەمە هەماهنگ بن ئەتوانین گەنجێکی تەندروست و گەنجێکی بەختەوە دروست بکەین بۆ بتوانێت هەموو گەنجێک بە خولیا و حەز و ئاواتەکانی خۆی بکات هەست کەسەوە کەوتۆ سەر بیرڕای خۆی سوار کەسێ لاانە بێ هەل لە تەمەنێکی گەنجیوانە خۆی بڕوخێنێت و ناتوانێت کە شتێک بۆ خۆی بنیادنە بەڵام هەموو مرۆڤێک دەتوانێت لەسەر قاچەکانی خۆی بۆسێت و دواڕۆژێکی باش بۆ خۆی دابین وەکو شخصی جەنابوو گەژبین یا خود ڕژبینی بەژێ گەشتبینم زۆریش بەڵێ گەنجی کورد بە ئام گەشتبینێکی زۆر لاوازی هەیە بە ژیانی خۆی ینی زۆر گەشتبین نییە بۆ یشیانی سبینی باشترە بێت هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ئەوە هۆکارەکەی زیاتر بۆ کۆمەلگاکەی خۆمان کە کەسێک بەهرەیەکی تایە ئەوێ سەرکەوتنێک ببینێ بەڵام لەلایەن چەند کەسێکەوە ڕەخنەیەکی قورسی لێ دەگیرێت و ئەو کەسە ئەترسێنرێت ئەنی ناتوانێت کە لەسەر قاچەکانی خۆی بۆسێت و ڕەشبین دەرەکەوێت کۆمەلگا هۆکارە کۆمەلگا هۆکارە ئەی ئەم گەنجانە چۆن ئەبێ بۆستنەوە بەرامبەر ئەم ڕخنانەی کۆمەلگا ئەبێن نەترسن چاونەترس بن ئەو شتێکە خۆی ئەوێت ئەگەر کارێکی باش بێ با بیکاتنەوە دوو دڵ بێتیان شکست بێنیان شتێک ئەگەر کارەکەشی ئەنجام نەدرا شکست یانە ئەم بتوانێت کە لەسەر بیرڕاکی خۆی بەردەوام بێت گەژبینی بە ژیان باش بەرەو باشترەوە ژیانی ئەم ساڵت خۆشتر یای ساڵی پێش ئەم ساڵ بەڵێ بۆچی بە ئام ئەو کەسانی کە لە تەمەنی من و تۆیان لە کووردا زۆر گەژبینین بە ژیانی خۆیان چی هۆکار بۆ وڵایەتی هۆکار زۆرە هەرێک و بە شتێکەوە هۆکاری گشتی چ شتێک زۆر کاریگەری هەیە لەسەرێ ئەنی کاتێ پاڵپشتیان لۆچێ نەبێ دەگرێتەوە بۆەوە تۆ تا چەند پاڵپشتیت هەیە لە ژیانە کێ زۆر پاڵپشتە وڵایەت یارمەت بەپێی کەسەکانی دەورە پشت وڵایەت خاڵە مامە کوێت کەس و کار بە تایبەت چی بە گەنجانی وڵاتەکەی خۆتەڵی کە گەژبین بن بێ ئەمەل نەبێ قەت هەر ماو شتێک سەرەکەی لە ژیانە قەداعات ناوەستێ هەموو کەس ماوە تا چەند لە تەجروبەی ژیانی خۆت ئومێد بە ژیان هەبووە ئێستا بینی زۆر گەنج هەر لە ئێستاوە دەستی لە ژیان شۆریوە ئومێدی یعنی باشبوونی نییە بە ژیان ینی هەموو ئومێدێکی لە دەستداوە ئومێد هەیە بە ژیانی خۆتۆ والله ژیان چۆنە ژیان ئەوەیە کە ئیسراحەت هەبێ و کە ژیانێکی خۆش هەبێ دەی کێ هەیە ئەمڕۆ ژیانی خۆش بێت کورد بە ئامێستا ژیانی ناخۆشە وڵا بە ئام هەمووی ژیانی ناخۆش بەس بەربرز نەبێ هەمووی ژیانی ناخۆش نە کاسپێکی نە شەش حەو مناڵیە کرێت چییە هیچی نییە فەقیرە چی بکە چی بۆتە هۆکار لەسەرەوەی خەڵکی خۆمان گەژبین نەبێ بە ژیانی خۆت وڵی نەعادالەتی لە وڵاتە خەزە نەعادالەتێکە عدالەت بێ هەموو کەس ژیانی خۆشە بێ نەعادالەتی ئەوە ئێستا وەکوتە نەعادالەتی هەیە بەڵام ئەکرێت لەبەرەوەی نەعادالەتی هەیە ئیتر ئێمە دەست لە ژیان بشۆنی یان چی بکەین دەسەڵاتی نیە دەست چیەکی تۆ ئەو فەرمو دەفەرمو دەسەڵات هەیە بابار چیەکەی بابیکە دەسەڵاتی نییە هیچ بکەین هەر ئەوە ئەڕات و ئێمە 50 ساڵمە 100 ساڵ ئێمە ئەو من بۆ 7 ساڵە ڕوم ژیان هەروە بوو هەر بەمشیەوە ڕۆیشت و ئەژڕۆ تەسەورەکەی نەتەوەکانی تریش هەروەکو خەڵکی خۆمامیە یاوان جیاواز نەتوێ ئەوەی کە پێ بڵێن دەوڵەتی ئیسلامی بەعام هەموو هەروایە هێدا بڵێ چی بۆچی وایە هۆکارەوە دەستی بێگانە و کافریتیایە و ناڵی سراحەت بکەیت وتەوە دەستی بێگانە وای کردووە دەستی بێگانەی خۆ من و تۆ قابلە چیمان بەدەست خۆمان تاوانبار نین خۆمان ئەو بەڕی تاوانبارین چونکە ناتوانین وەزعەکە بگۆڕین ئومێد هەیە بە ژیانی خۆتۆ من گەشبینم
ئەوێ گەشتبین نا هیچ گەشتبینیەک نە لەبەرەوەی ئەزێنە عدالەتێکی عدالەت بێ هەموو کەس ژیانی خۆشە بێت ئەوەی کە زۆر ناخۆشە و شخصی من بێتاقەتەکە ئەمڕۆ لە دوێنێ خراپتر وەختی خۆشی لەوانێ لە ئەو بێشکەی کە بۆیان نام هەر بەکرێ نابێت گەنجەکان ئەمەلیان پێنەما بووە تەماڵ مامۆستا بەڕای تۆ مرۆڤی کورد تا چەند گەشتبینە بە ژیان وە خۆت وەکو شخصی خۆت تا چەند گەشتبینی بە ژیانی ئێستا وڵا هەموو گەشتبینین لەخوا بەزێ بێ بە ژیان بەڵام ژیانەکە مۆڵەتمان نایە کە گەشتیکەین ئەجا وەڵاهی بڵم چی لێ هاتووە یعنی دەست بۆ هەرچیە بەی بە دڵی تۆ مەسەلەن نایە بدەمتەوە دڵێ بە هەرچی خۆشە ئاوە بۆ جێبەجێ نابێت ئەو جەنجاڵی ئێستا لە ژیانی خەڵک بۆ عام دروست بووە تا چەند کاریگەری کردو سەر ئەوەی خەڵک ئومێدی نەبێ بۆ ژیانی داهاتوو زۆر کاریگەری کردو ینی بە زۆر من خۆم شخصێکەمە ئومێد دروستکەم ناتوانانی ینی مەسەن بۆم دوکانە بۆ نمونە من سەفەرێکەکەم کۆمەڵشتی جیاواز و تایبەتە هێنم بۆی ئومێد بم بە خەڵک سیرەکەی نیان بەهاناتەوە کەواتە جاری دووەم لە سەفری دووەما من ناتوان مەشتانە بێنمەوە چکە هەمووی وەکو بڵێ ئەکسپایرە بێ لە مەغزە نامێنێتەوە بێفڕی باشە ئەوەی کە تەمەنت لێ ئێمە زیاترە جیاوازی ئێستای ژیانی ئێستا لەگەڵ ژیانی ڕابردووە لەسەر ئاستی گەشتبینی هەبوو ینی پێشتر گەشتبینی زیاتر ببێ لە ئێستا بێگومان من حساب کە نزیکەی 28 ساڵە لەم شوێنایە بە پێوە وەستاوم ئەتوانم بڵێم پار لە ئەم ساڵ باشتر بوو پێرار لە پار باشتر بوو ژیان ینی ئەوەی کە زۆر ناخۆشە و شخصی من بێتاقەتەکە ئەمڕۆ لە دوێنێ خراپتر ڕۆژانە بەرەو خراپترە ڕامنەوە تەسەورە چی هۆکار بۆ بۆی ئاوا ژیانانوای مەسەلەن هۆکار تۆ هەستەکەی با بڵین بەڕێوبەرێکت نییە لێپرسینەوەیەک نییە نە لە مناڵ مەسەلەن سێرەکەی جیلەکانی مناڵ هەر لە باخچەوە شیرازەی تێک چووە ئەچێتە مەکتەب سێرەکەی ئەو تربێتی کە دایک و باوک ئەیا خەریکە نەتوانی بێ بە هەموو قوتی خۆت جیل بە جیل سێرەکی خراپە بۆ لە بەروی لێپرسینەوە نییە و مەسەلەن محاسبە نیە لەگەڵ لێپرسینەوە کاکە دووشی زۆر وەکو گەنج تا چەند گەشتبینی بە ژیانی گەشتبین بی وەڵاهی وەکو گەشتبینم بۆچی گەشتبین ئومێدت هەیە ژیانی ساڵێکی ترێ باشتر بێ لە ئێستا وەڵی وەکو ساڵ بە ساڵ لە ژیانە باشتر بێ باشتر چییە بتاسە باشترم نەبینی نەبینیوە چی هۆکار بۆ بۆی ژیانمان بەرەو خراپتر بڕوە وەڵی خراپەکەی ینی مەقسەد لە ژیانی خۆم یەک هەتام دەقی هەر کرێت ینی ژیانێکی خۆشی وام نییە یعنی بەردەوام هەوڵیشە باشە بۆچی بەعام گەنجی خۆمان زۆرینە باسەکەین زۆرینەی گەشتبین نییە بە ژیانی خۆی زۆرینەی لایەنە خراپەکەی ژیانە بینێن چی هۆکار بۆ وەڵی من وەکو خۆم هۆکاری یعنی بڵێ لە ژیانە هۆکارێکی وام نەبووە ینی کە زۆر هین بم باسی کرێچەتی کرد ئەگەر سبەی ئینشاءڵڵا بوویتە خاوەنی خانی خۆت ئەو کاتە کەس ئەبیتە کەسێکی گەشتبین احتیمالی هەیە بەس بەدەستێنانی خانوویەک ژیانی تۆی تر نانی خانوویەک لەوە چە بۆ من باش بێت وەکو کرێچێت کە لە کرێچێتی ڕزگارم بێ بۆ من لەوە چە پێی خۆت خۆش حاضر پێشبینی خۆت چەند ساڵێک کە بیتە خاوەنی خانی خۆت وەڵای ئەوەتەی من هەم نازانم حەچوومەدە هەست خانوتیان شارم خانۆڕێت ئەچیتە خانی خۆت و ساحەبی خانی خۆت هەر کرێکی بووم یعنی بڕابکە وەختی خۆشی لەوانێ لە ئەو بێشکەی کە بۆیان نام هەر بەکرێ نابێت هەتا ئەم دەقێ هەر ئەو بێشکێش کاتەیە احتیمالی هەیە ناکەی بەم نزیکانە بیتە خاوەنی خان بۆ خۆیانەوە بڕوا ناکە ئەخیر معیشەتەکە ئەوەنە من ڕۆژانە بە 20,000 ئەژیم هینا لە ئەوە نیە بڵێم ژیانێکی خۆم دابینکەم مە قەزیەوە نیە بڵم کوڕزیەمەوە بەس بۆ ژیان ینی تۆ مەقسەد لە گەشتبین و ژیانەکەتە گەشتبینی بۆی کە ژیانی سبەینێت باشتر بێ لەمەوە ناوەڵە چونکە لە وڵاتەیە هیچەوە نبینی کە تێ گەشتبینی ببیت باشە گەنجەکان خۆیان کاری ینی تەمەڵ نەبوون لە ژیانی خۆیانە ئێستا پرسیار لە هەرکیەکەی ئەڵێ گەشتبین نیم بەژیان نا لۆ بڕانی چونکە گەنجەکان ئەمەلیان پێنەما بووە تەماڵ بوون هۆکار چییە گەنجی خۆمان بە عام وایە گەشتبین نییە بە ژیانی
خۆی گەشتبینیە بێ لەو کاتانە بێ کە تۆ تووشی کێشە بی بەڵام ئێستا ئێمە با بڵین وەکو باسەکرێ حکوومەتەکەمان باش نییە بۆچی گەنجەکانیشمان باش بیر ناکەن وڵی بویە باش بیر ناکەنە چونکە ئەمەلیان نەماوە ئێستا هیوا هەیە خوێنێ ئەمەلی نەماوە ئەچی شێگەگا باشترە بۆ نونە ئەگە بچینە خوێندنەکەەوە خوێندەکە هەمووی ببوونی وازی لێنەوە کە ئەتوانێت ناگاتەوە پلی کە خۆیەوێ هەمووی ئەو پەڕی دەوڵەمانەکان نتوان بگەنەوە پلێ بۆیە هەمووی چێتە ئەهلیەکە خوێنێ ئەوەی کە ناشتوانێت وەکو ئەوەی ئیمزاڵ کە پرسیار شتەکان غەڵەت بوو هەمووی وازدێنێ بۆیە بێئەمەل بوون وا گەشتبینیش نیم بۆ بەیانی چونکە هەمووی ئەوێ ئەوەی کە ئامانجێتی بڕاتە دەروی وڵات باشە ئەمەی کە باست کرد ئەو دەوڵەمەنەکانە چنە شوێنی باشتر ئەمە خۆ لە هەموو وڵاتێک هەیە هەیە خەڵکی دەوڵەمەنەوە منداڵەکەی لە شوێنێکی باشترە خوێنێ بەس بۆی خۆمان تەنها و لایەنە بین چونکە بووە ئەو لایە نبینێ ئەوەی کە زیاتر پەری پێ بدرێت دەوڵەمەنەکان توانم هین کە باز ئەوەی کە فەقیرە چونکە مەکتەبەکە هیچ نییە لە ڕووی دەرسوتنەوەگە ئەوەی دەوڵەمەنە مامۆسای باشە هەمووی خیبری باشترە ئەوەی کە خراپی شاچنە ئەو مەکتەوانی ترەوە مەکتەبەکانی تریش ناتوان وەکو پێویست بەڵێ پۆلی دوانسان چۆن بۆ ئاستی پرسیارەکان ئاستی شتەکانی ئەم ساڵتان چۆن بە زۆری ناڵم غەڵەتی زۆر بوو زۆر ینی یەکجا غەڵەتێکی زۆر بوو خاستان پرسیار قورسی و ئەوانە ساگەر منیش تەلەبەیە بوومە لەوانی کە لە دەوڵەمەنەکانە بووم خوێندە ئەم توانی ئەو دەرەجێ بەدەست بێن وەکو گەنج تا چەند گەشتبینی بە ژیان وڵایی ئەوێ گەشتبین بیخۆت چاوەڕێی چیەکی ژیان بەرداوە باش ئێستا زۆر گەنجی خۆمان ڕەنگە تۆش دی بێتە ئاسی گەشتبینی بە ژیان زۆر کەمە هۆکار چیە گەنجی ئێمە ئاوا گەشتبین نییە بە ژیانی خۆ یا دەست بە تاڵیە ئیشی دەست ناکەوێت هەشە لە خوێندنا نییە بەهۆی چەند هۆکارێکەوە هاوسێت تایبەت بێ بە خۆی لەبەرەوە بێ گەشتبین نەبێت پێت وایە گەنجەکانی خۆمان خۆیان تاوانبارن لەوەی ئێستا ئاوا گلەی لە ژیانی خۆیانەکەن تا ڕادێک زۆر نا چیتر هۆکارە بۆ ئەوەی کە گەنج ئێستا ئاوا بێئومێدە لە ژیانی خۆ وڵایی یەکەم هۆکار حکوومەتە کە ناتوانێت زۆربەی شتەکان دابین کە دووش خۆیەتی باشە بۆ زۆربەی خەڵک ئەیبەسێتەوە بە حکوومەتەوە بۆ باسی کێشەکانی خۆمان ناکەین کە خۆمان نەمانتوانێوەکو پێویست ئاگامە لە ژیانی خۆمان بوو پێشەکەوتم من تا ڕادەیەک هەڵام عیلاقەی حکوومەتیە چونکە ئەوانی ترێمی تایبەتە بە خۆت ئەبێ خۆت هەوڵ بێ بەڵێ واتە چارەسەرەکە بێ سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەیت ئەنجا باسی حکوومەت زۆربەی ئەو کتێبانی کە لێرە بینن تەجروبەی کۆمەڵێ لەو کەسە ناودارانەیە کە لە ژیانی خۆیانە نووسیوانە زۆرێک لەو کەسانە باز لەوەکەن کەەوە ئینسان بە گەشتبینی ئەتوانێت براوەی ژیان بێت بۆی ئەبێ ئێمە بەگشتی هەمیشە بیر لە چارەسەری کێشەکانمان بکەینەوە کەس نییە لە ژیان کێشەی نەبێت هەمومان بۆ خۆمان کۆمەڵی کێشە دێتە ناو ژیانمانەوە بەڵام کەسی سەرکەوتو ئەوەیە بیر لە چارەسەرەکە کاتەوە نەک بیر لە خودی کێشەکە بکاتەوە لەبەرەوە ئەبێ لەسەر ئەو کێشانەی کە تووشمانە بێ هەمیشە لایەنی چارەسەر لایەنە باشەکەی ببینین بۆی بتوانین کۆنتترۆلی لایەنە خراپەکەشی بکەین دەمێت هەیە بە ژیانی خۆتۆ من گەشتبینم ئەوێ گەشتبین نا هیچ گەشتبینیەک نە لەبەرەوەی ئەزێنە عەدالەتێکی عەدالەت بێ هەموو کەس ژیانی خۆشە بێت ئەوەی کە زۆر ناخۆشە و شخصی من بێتاقەتەکە ئەمڕۆ لە دوێنێ خراپتر وەختی خۆشی لەوانەیە لە ئەو بێشکەی کە بۆیانێ نام هەر بەکرێ نابێت گەنجەکان ئەمەلیان پێنەوە بۆیە تەماڵ بۆچی گەنجی خۆمان ئێستا بە ئام ئاسی گەشتبینی زۆر لاواز بوو وەڵی سەیری دەوروبەرەکەیەکە سەیری کەسانی بەرپرسەکە بەڵام ئەگەر ئینسانە ئومێدی بەخوای گەورە هەبێ بێ گەشتبین بێ باشە بەڵام باسی ئەوەت کرد سەیری ژیانی بەرپرسەکانەکە لە هەموو وڵاتانی دنیا بەرپرسەکان ژیانێکی باشتریان هەیە لە خەڵکی ئاسایی بەس بۆ لای خۆمان ئەمایان کردووە بە هۆکار بۆ ئەوەی تر ئومێدی ئەمە ژیان نمێنێ لە هەموو دنیا چۆن لە هەموو دنیایەک لە هەموو وڵاتێک ژیانی بەرپرسەکانی وڵاتە باشترە لە ژیانی خەڵک بەس بۆ لای خۆمان ئەمایان کردووە هۆکار بۆ ئەوی گەشتبین نەبن بە ژیانی خۆیان پرسیارەکە و وازح نییە زۆر بەڵام من ئەوەی من بزانم بەرپرسەکان لە وڵاتەکە ئەوروپیەکانە وەکو موظفێکە کە پۆستەکەی تەواو وەکو ئینسانێکی ئاساییەژی نامێنێتەوە بۆ هەتای خۆی دەوڵەمەندکە
لێرەش خەڵکی ئێرە کە سەیری ئەوانەکە بێ ئومێ دەبێت کەواتە گەنجی ئێمە چی بکە؟ وەڵی ئەم میلەتی ئێمە بەڕاستی هێتی پارتی قابیلە کەواتە بۆ ئیتر هەمیشە قسە بەوانەڵێ دەنگێن بەوان ئەو بەبوونی ئەوان شو بە هەزارایەکم سووتێ خۆمان هۆکار بووین بۆ ئەو مژیانە ئێستەمە ئارەوەڵام با من سووتێم قەیناکە بەڵام مادەم بەبوونی ئەوانەوە خوان ینی کۆمەڵک دامن کۆمەڵک مزەحیە بەبوونی کۆمەڵک و کۆمەڵەکە سووتێ کۆمەڵک لەوانەی کە ئەسووتیان ئەوانن کە ئینسانی باشن کە بەها بەرزەکانی خۆیان نادۆڕێنن باش ئەمە کە باسەکەن ئەمە کێشەکەی ئەی چارەسەری ئەم کێشەیەمان چۆن سەر چی وڵای ئەوێ میلێت هۆشیار بێت بە خەڵک هۆشیار بێت تۆ چۆن بیرەکەیتەوە من چۆن بیرەکەم هەمووی خەڵک وای لێ بێتتر چەنی پێچە نازانم ئێوێ زەمنێکی ڕۆشنبیری خەڵک ئەم شتا ڕۆشنبیری خەڵک بەڵام من چەند سەیرەکەم ئەمە لێگە بوو چەند ساڵێک پێجێستە بەڵام مێسە وردە وردە دوای ئەو شکستە ناشینانەی کە یەکێتی پارتی کردیان لەم چەند ساڵی پێشوە وایە خەڵک من چاوەڕێمەکە لە دەنگانە هەر خەڵک لە ڕووی نهاتە دەنگما بەوان بەڵام سیرەکەی کورسەکانیان بەرز بوو بە پێچەوان چارەسەر بێ میلێ دۆشار بێتەوە بەڵام کێ نازانم بەڵام هەر ئەبێ ئیشەڵا ڕۆژێ هیچ گەشتبینی نبینی وڵی بەعام هەموو وایە نەک من نەکتو هەر بەعام خەڵکەکە وایە لە سانەوەی بەعام وایە باش هۆکار چییە خەڵک ئاوا ئێستا گەشتبینی لە دەستدا بۆ نمونەسێکی تەلەبەیەکێکی 5 ساڵ خوێنوێتی دەرەجێ بەرزی بەدەستێنەوە تعین نابێت تۆ نمونە هەمووی بەعام وایە باشە بەڵام ئەژبینین هەیە زۆر سەرکەوتۆ ینی دەرەجەی بەرزی هێناوە و ژیانی لە سادێ ئای لە سادەی مستەماکە نەکە با بڵین لە ساسە ئەم ڕێژەیە لە هەموو وڵاتان هەر ئاسی ئەوانەی کە زیرەکن کەمە ینی هەر ڕێژەی لە سەدا دەکەێت کەمترەوە بەڵام بۆ گەنجی خۆمان هەمیشە لایەنە نێگەتیڤەکە سەیرەکە هەمیشە لایەنە خراپەکە سەیرە وڵی بڵم چی بەعام ئەوەی کە پێوەکو پێێتەڵە منە لێسە لێرە قەیرانە کابراسێک ئەخوێنە تعین نابێ ئیش نییە لە بازاڕایتە لەبەرەوە هەمووی کەس تااقەتی ئیشی نییە یەکەی ژیانی سبینێت باشتر بێ لە ئەمڕۆ ئینشاءالله چۆن تاوان باشە بۆچی بە ئام گەنجی کورد زۆر ئومێدی بە ژیانی داهاتووی خۆی نییە وڵی کاکە ئێستا خەڵک بە عام بەگشتی تااقەتی نییە بەزان چۆنە بۆ نمونە ئێستا ئەو بەحسە نییە بەحسە خەڵک وەکو جاران نییە کاکە خوێندکاران ئەوان تااقەتی نییە بۆ ئیشی بەحز بۆ نووسین بۆ نازانام چی بۆ تەمەڵ بۆ بە ئەمەڵ بە عام یعنی بەگشتی چۆنە چی هۆکار بووە بۆم تەمەڵێ خودی گەنجەکە تەمەڵە یاخود هۆکاری تری هەیە نەخوا نازانم هۆکاری تر نازانم لێم چی بەس بەخوا بە عام هەروایە نازانم مەسەلەی چییە کاکە جارەوان نییە بەخوا ئەم تقریبا یعنی ئەم 2-3 ساڵە نازانم ئەو خەڵک نازانم چی لێەوە بەخوا بەجددی کاکەوە چیە بەحسە بۆ نمونە ئەو شتێکی زۆر بەسێت تۆ ئەگەر 4 ساڵ لە عینەکە لە زانکۆیان لە مەحەدیان لە پەیمانگە دوای 4 ساڵەکە ئەوە چۆنڵێ بەرهەمی 4 ساڵەکە ئەو 2-3 لە پەر ناتوانێت بۆ تاویکەوە چێت خۆی تااقەتی نییە کاکەمیان بۆ نمونە لە بازار یان بەپارەیان یعنی ئەوە مەسەلەیە بەخۆ قسەش لەگەڵ ئەو گەنجاناکە کۆڵەی ڕەنگە 1000 گرەی بکات لە کاتێکە خۆی تااقەتی نییە یەکسەر ئەڵێ ئەوە مامۆستا نازانم بڵێم چی زۆر تۆڕەبووین زۆر نەکە هاوکاری بۆ تەلەبەکان و خوێندکارانی نییە و ئیشتیوان نییە کاکە بەخۆ خۆی ناتوانێت ئەو بەحسێکی دوو لا ئەتوانێ بەخۆ بەس تااقەتی نییە بەخۆ بەجددی ئەتوانێت خۆ چی ئەمە 2 لاپەڕە 4 لاپەڕ بۆ گەنجاوە تەمەڵ بۆ نازانم ئەم تەکنۆلۆژی ئەم سەردەمە نازانم ئەم تقریبا ئەم 3 ساڵە یعنی بە تایبەت ئەم 3-4 ساڵ پێشتر وە جانانوانە بووە پێ دوایە تەکنەلۆژی هاوکار بۆ بۆم تەمەڵەیە وەڵی ئایچۆن دەوری هەیە کاکە ڕۆڵی تەکنۆلۆژیە زۆر بەقوتە لەسەر بەڵام تەکنەلۆژیە لە هەموو وڵاتانی جیهان هەیە بۆ گەنجی ئێمە وای بۆ نمونە ئێستا ئەمێنە ئەو یاری و بەبجی و نازان ئەزانی چی ئەوە یاری کەس هینەکە تا حوتی بەیانی ئەو خوێندکاران و تەلەبەکانی خەریکن بەخۆ خۆی عتیادی بە فیڕۆدا گوێ لێ نەبەخوای چی زۆر زۆر چارەسەری وەڵی نازان بەخوا بەجددی نازان یعنی بەداخە بۆ ئەم مەزحی بۆ ئەم مەزع بەخوا و جارمانی ئەوە یعنی شتێکی وەکو نمونەیە بەسیتەوە وەکو گەنج تا چەند گەشتبینی بە ژیان واللهی تا ئەو کاتەی شەڵا
چۆن بڵێم کار و ئیش باش بێت و ئیتر بازار بکرێتەوە هەتا ئێستا شەر سیقەمان بەو شتانە نییە تا کار باش بێ گەژبینی لە ژیانی تۆ ئارەوەڵە ئەگەر خوانەخواستە کار زەعیف چی ئەەکەی لەو کار وەڵی تر ئەو کاتە ئێمەش هەروەک ئەم خەڵکە چ بکەین باشە بۆچی بەعام گەنجانی تەمەنی من و تۆ لە هەرێمی کوردستان زۆر ئومێدیان بە ژیان نییە زۆر گەژبین نین بە ژیانی خۆیان وەڵی ئەوە گەڕێتەوە بۆ سەر حکوومەتەکەمە خۆتە زانی حکوومەتی ئێمە خاوەنی داهاتێکی زۆرە گەنجەکانمان هەر ئەو بڕۆرە بناو سەرا بزانە چەند گەنجی لێ لە چاخانە و لە کافتریا و کرێکار و بێکارن تێگەی بەڵامی تر باشە ئەی خودی گەنجەکە ئەو حکوومەتمان باس کرد وەکو پێویست نهاتەوە بەدەمی گەنجەوە ئەی خودی گەنجەکە بۆ خۆی تا چەند تاوانبارە تا چەند تەمەڵی ڕووی تێ کردووە وەڵی گەنجەکە ئێستا من لە مەرحەلە دوی کۆمپیوتەر وازم لە داوامێناوە هاتووم لێرە دەلاکیەکەم وازن لە خوێندنیە بۆچی واز لێنە لەبەرەوەی زانیومە لە وڵاتیای ئیسفادەی نییە دوای نزیکەی 14 ساڵ خوێندن واز لێنە بەڵێ ئەمە بۆچی وا بڕیاردا بۆچی ئاوا زوو بڕیاردا واز لە خوێندەکە بێن من گەشتومەتەوە قەنەعەتی کە ئیسفادەی لێ ناکەم لێرە لە وڵات بەڵێ چەندێکت ما بوو تەواوی 2 ساڵ پەشیمان نیت ئێستاوەی دوو جاری شاڵمەوە بۆ ئەوروپا نەگەشتوم هیچ پەشیمانی دواز لە خوێندنیە ناوە هەوڵی شەدەی بچیتە دەرەوە بەڵێ پێت وایە لە دەرەوە ژیانت باشترە بێ لە ئێستا هەستی پێەکەم بەڵێ چکە ئەو کەسانی کە ڕەفیق من و لەوێن ژیانیان زۆر زۆر لێرە خۆشترە ئەو بینیتان ڕاوسەنیجی ئەو گەنجانە بوو زۆر بەیانی کە دواندن گەنج بوون کە بەداخەوە زۆر ئومێدیان بە ژیان نەبوو تیان بوو کە تا ڕادەیەک باش بوو لە ژیانی شخصی خۆی بەڵام بەگشتی ئومێدێکی باشیان بە ژیانی ئێستایان نەبوو کە هۆکاری سەرکیشان بۆ حکومەت دەگەڕاندەوە لەلایەکیش خودی گەنجی وڵاتەکە کە تەمەڵیەک ڕووی تێ کردووە کە ئەکرێ بڵین هەردوو تەرەفەکەیەوە هەم حکومەت و هەم خودی گەنجەکەش نەیتوانی وەکو پێویست ژیانێکی پلاندار بۆ خۆی دابڕێژێت هیوادارین هەموو گەنجانی هەرێمی کوردستان و هەموو گەنجانی کورد بە گەشتبینیەوە بگەن بە ئاوات و خەونی خۆیان تامێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێن و خواتان لەگەڵ